بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. لكاتك كابينين جيهان بجنگي گەورایەتێ پەڕێت و کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە جەنگێکی زۆر گەورایەتێ پەڕێ و وڵاتی ئێمەش بەدەر نییە لەو شەڕێکە هەیە. بە پێویستمان زانی لەسەرم بابەتە زیاتر ڕوونکردنەوەی زیاترمان دەستکەوێ لە خزمەت مامۆستا هەڵووی بەڕێزە کە لە ماوەکانی ڕابردووە لەسەرم بابەتانە جێدەسی دیارە و قسەی باشی هەبووە و بابەتانێکی زۆر باشی باس کردووە. هەندێکی هەیە کە لە ئێستاە تیا ژین و ڕوویداوە و هەندێکیشی هەیە ماوەتەوە لە لای خەڵکی هەندێکی بۆ بەگومان یان هەندێکی زیاتر پێویستەکە ڕوونکردنەوەی لەسەر بدرێ و زیاتر پرسیارەکان چۆنەڵی قسە هەڵەگرێ. بۆیە بە باشمانزانی لە ئێستاە سەردانی مامۆستای بەڕێزکەین و ئەو پرسیارانەی کە هی خەڵکە و هی ئێمەشە لە خزمەت یابیکەین و پێی بگەێنین. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵاهی و پەروەردگار سەلامەتتان کە. مامۆستا گیان ئەمەوێ پرسیارەکەم بەوە دەست پێ بکەم، ئایا مامۆستا ئەم بابەتانی کە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ڕوویان ناوە لەو شەڕ و شۆڕانی کە هەیە، ئایا چەند ساڵی ڕابردوو کە 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا مامۆستا پێشبینی خۆی بووە لەم بابەتانەیە کە کردوێت یان چۆنەڵی شیکارێکی سیاسی بۆ کردوێت یان ڕابۆچوونی خۆی بۆ یان پشتبەستوو بووە بەو دەقە ئاینانی کە هاتووە لەسەر ئەم پێشهاتانی کە هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. طبعا ئێمە کاهین نین تا پێشبینی بکەین، فاڵگرەوە نین، ئەستێرە ناس نین. بۆیە زۆر جار کە بۆ خۆشمیانێرن لە شوێنانە ڕێن پێشبینیەکە و پێم ناخۆشە. بەڕاستی من پێشبینیم نەکردو و ناشیکەم واوە ئیشی منیش نییە و بەریشم لە پێشبینی، ئەمە خاڵیەکە. دووەم سیاسیش نیم، تا شیکاری سیاسی بکەم لە هیچ ڕێکەوتنێکا بەشدار نەبووم لەم ڕێکەوتنانی کە لەم ناوچانەیە کراوە، تا ئاگاداری بابەتەکان بم و شیکاری بۆ بکەم و سەر بە کەسیشیان نیم. بۆیە شیکارەکانی من سیاسیش نییە و ئەوەی هەبووە لە قورئان لە سونەت لە قسەی ئەو سێ جیلە بەڕێزەی پێشینی ئومەت لەسەر ئەو بابەتانە هێناوە. چونکە بەڕاستی رسول الله صلى الله عليه وسلم هیچی نەهێشتوەتەوە باسی نەکا بۆ من. تۆ بڵێ ئومەتێک بەجێ بێڵێ ئەو ئومەتە قورسترینی بابەتەکان و پێشهاتەکان و ڕووداوەکان ڕووی تێبکە، هیچ ڕوونکردنەوەیەک و هیچ بەرچاوڕوونیەکی پێ نەدابن. قەدەوە رسول الله نیە صلى الله عليه وسلم ئومەتێکی ئاوا گەورە بەجێ بێڵێ بەبێ ئەوەی بەرچاوڕوونیەکیان پێ بدا چۆن ئەم ژیانە بگوزارێن لە داهاتووە. و ئەمە نەک لە دینی ئێمەیە و لە فەرمودەکانی رسول الله صلى الله عليه وسلم، بەڵکو لە تەورات و ئینجیلیشە سیفر هەیە تایبەتە بە نیشانەکانی قیامەت و بە هاتنی پێشهاتەکانی قیامەت. ئێمە کە لێکمان داوەتەوە قسەمان لەسەر کردووە، ئەساس دەلامان قورئان بووە، دو ئەو حەدیث بووە، دو ئەویش قسەی سەلەفی ئومەت بووە. و لەو لاشەوە هەندێک لە سەرچاوەکانی گاور و جوولەکە تەماشامان کردو، هەندێک بابەتمان لێ هەڵهێنجاوە. ئەوەی ڕاستی بێن پێشهاتانە کە ئێستا ڕوئەیە لە با بڵێین بابەتە عەلمانیەتیەکەی دەرچووە بۆ بابەتێکی دینی هەمووی. ئەم مەسائلانە ئێستا ڕووەدا هەمووی دینیە، ئەم سیڕاعانەی هەیە هەمووی دینیە، هیچی دنیای نییە. بۆ معلومات ئەلمانیەت لە 1948 دەسی کرد بە دروستبوون لەگەڵ دروستبوونی بەناو دەوڵەتی ئیسرائیلە. لە 2022 کۆتایی هات. هەموو ململانەکان بوونە ململانی دینی. کاتێک کە ئەلمانیەت دروست بوو تەیارێک باڵێک جیا بووەوە لە مەسیحیەتی پڕۆتستانت کە پێیان ئەوترێت تەدبیریەکان. تەدبیریەکانەمانە بیرڕایان چۆنە؟ بیرڕایان وایە کە ئەبێ نەخشەی جیهان دابڕێژرێتەوە بەو شێوەیەی کە لە تەوراتی قەدیم و لە ئینجیلا باس کرا. ئەبێ بۆ شێوە نەخشەی جیهان دابڕژێتەوە. ئەمەی کە ئەیکەنەڵێن جیهانە گۆڕین، شەرقی ئەوسەتە گۆڕین، تەمان گۆڕین شەرقی ئەوسەت گۆڕینی جیهانە، دوای باسیەکەین بۆ. ئەمە بەشێکە لەو دینەی ئەو مەذهبە لە سەریەتی تەدبیریەکان کە جیابوونەتەوە لە پرۆتستانتەکان و لە 2022 گەشتن بەدەسەڵات
گەشتن بەدە سەڵات لە ئەمریکایە لە ئیسرائیلیش و ئەوانەشی کە قەناعەتیان وابوو هێشتا لەسەر و بیر و باوەڕە نەبوون پەیوەندیان پێوەکردن و چوونە سەر و بیر و باوەڕە زۆر بەیان. ئێستا ترامپ مەلیکی ئەوانێ ڕئیسی پەرلەمانی ئەمریکی بە هەمان شێوە لەو تەدبیریانەیە. حاشیەی ترامپ لە کۆشکی سپیە 4 دەورەکەی هەر هەمووی لەو تەدبیریانە. وەزیری جەنگەکەی لەو تەدبیریانێ و تەبێژەکەی لەو تەدبیریانێ و هەمویان ترامپ وەکو سەرۆک و مەلیک سەیرەکەن. ئەگەر دیقەت بەی کە قساکەن ئەڵێن نامانەوێت پێش ئەو کەوین ئەو وا ئەڵێ ئەو وا ئەڵێ ئەو وا ئەڵێ و قسەکانی ئەو تەطبیقەکەین و بەرنامەکەی ئەو پەیڕەوەکەین هەمووی وا ئەڵێ. ئەمە ئێستا حالیەن ئەم تەدبیریانە گەورەترین لەشکری جیهانیان لەژێر دەستایە و بەهێزترین لەشکریشیان لەژێر دەستایە ڕووی تەکنەلۆجیاوە و شتێکی ڕوونە. چونکە ئەگەر یەکێ لەو دەوڵەتانەی تر کە لە بەرامبەر ئەمریکایان هەبوونایە بەو هێز و تەکنەلۆجیا و دەسەڵاتی کە بتوان لە ناوی بەرن دەمێ لە ناویان برد و دەمێ بچووکیان کردبوو. یعنی سێرەکەی رووسیا زانی بە ئۆکرانیا وێرە هەرچی کردە سەربی زانیا بە ئەمریکا وێرەی کرد سەر ئەمریکا. چین ئەوە تایوانە لەویایە کە ئەزانی ئەمریکا لە پشێریەشان ناوێت هێرچی بکات کە تایوان مێژوویەکی درێژی هەیە بەشێک بۆ لە خاکی چین. وی ئەم بابەتانە هەمووی بۆ خۆی لە تەورات و لە ئینجیل و لە سیفرەکانە باس کراوە. تەدبیریەکان کێن؟ تەدبیریەکان اعتیقاد و بیرروباوەڕی سەیریان هەیە. من و تۆ گاڵتەیان پێکەین. گاورەکانیش لە ناو خۆیانە گاڵتەیان پێکەن. هەر گاور و جوولەکە لە ناو خۆیانە گاڵتەیان پێکەن. بەڵام بتەوێت نەتەوێسە گەورەترین جەنگ سەرپەرشتیەکەن لە جیهانە. ئەی بن بەڕێوە. هەفتەیە پێشەوەی لە ئێران بدرێ ترامپ باسی چی کرد؟ ئەگەر دیقەتتان نابێ باسی بوونەوەری ئاسمانی کرد و باسی دەفرە فڕیەوەکانی کرد و باسی بوونەوەرە ڕەمادیەکانی کرد. وتی داواکەم لە حکوومەتی ئەمریکی بە دوادوچوون بۆ بابەتە بکە چونکە بوونی هەیە و ئیشارات زۆرە و بەڵگە زۆرەیە. دوای ماوەیە نیویۆرک پۆست کە زمان حاڵی خۆیانە وتی لێکۆڵینەوە کراوە لەلایەن حکوومەتەوە بە ئەنجامی سەیر و سەمەرە گەشتوین و ماوەیەکی ئەعلانیەکەین و شتی زۆر سەرسڕۆیانێتیە. لەو کاتەیە کە خەڵکی مەشغوڵ بوو بەوە ڕاستەوخۆ لە ئێرانترە. چ پەیوەندیەکی بە لێدانی ئێرانەوەی. ئەوان دایما عادەتیان وایە ئەڵێن دەنگۆیەکی گەورە دروستەکەین حەدەثێکی گەورە ئاخۆڵقێنین ئەنجا دوایی کارێکی گەورەشەکەین ئیشی خۆیان. بۆیە ئەم بابەتە لە لای ئەوان ئەو دەنگۆ گەورەیە ئەو حەدەثە گەورەیە کە ئەبێ ڕووبە و بە تایبەت دوای بەحسابی ئەوەی کە خۆیان دایانەوە لە ناوبردنی ئێران ئەم شتانە ڕووبەن ومانە بێنە سەر زەوی و جەنگیان لەگەڵاکەین یاخود ڕێککەوتنیان لەگەڵاکەین ئەوە بیر و باوەڕیان و قەناعەتیانە. و ئەم تەدبیریانە ڕێککەوتنێکی تەواویان کردو لەگەڵ یەهودا. لەوانێت تۆ بڵێ گاور چۆن ڕێکەکەوێ لەگەڵ جوولەکە بەس ڕێکەکەوێ. بەڵام ڕێککەوتنەکەیان ئەوە نییە کە یەکتری سەرخەن. ڕێککەوتنەکەیان بۆ هاتنەبوونی خاڵێک کە ئەو خاڵە هاتە بوون حەق یەکلایە بێتەوە بۆ یەکێکیان دەسەڵات یەکلایە بێتەوە بۆ یەکێکیان هێز یەکلایە بێتەوە بۆ یەکیان لەسەر ئەو خاڵە کۆکن. بۆ نمونە ئێستا یەهود ئێوە هەیکەلی سولەیمان بنیات بنێتەوە بەحساب لە ژێر قودسی قەدیمە. ئەوێم هەیکەلە بنیات بنێتەوە بۆ ئەو هەیکەلەش بنیات بنێتەوە کۆمەڵی بابەتی هەیە. ئێوێ یەکەم ئەطفالی تەهارە مناڵە پاکەکان، دووەم 5 مانگای سوور، سێم بوقی زیوین، چوارەم شەمعدان یا منارە جێگەمۆم هی ئاڵتون کە 45 کیلۆ ئاڵتونی خالیز بێ. ئەنجا دوا و چەقۆی پیرۆز کە دەستیان بکەوێتەوە گوایە پێغەمبەرەکانیان ئاژەڵیان پێسەر بڕیوە. دوا ئەوەش شوێنی سەربڕینی پیرۆزی زەیتون کە ئەوش لە قودسە و هەر بە اعتیقادی خۆیان ێستا لە بەردەستیانە. ئەمانە هەمووی هەیە. بوقەکانیان دەستکەوتووە. ئاڵتونەکە ملیاردێرێکی ئەمریکی پێدان شەمعدانەکە 5 مانگاکە لە تەکساس لەدایک بوون هێناویان بە نهێنی لە یەکە لە مەزرعەکانی ئیسرائیل حەشاریان داون لە نزیکی ضیفەی غەربی لەو منتیقەیە و مناڵەکانیشیان بە حساب پەروەردەکردووە مناڵەکە پاکەکان. ئەم قوساتانە ئەکەن بۆ پاککردنەوەی بەنی ئیسرائیل جوولەکە کە پاک بوونەوە
ئیتر ئەتوانن داغڵی قوتس ببن بە هەزاران و بە ملیۆنان و ئیتر قوتس بڕوخێن و هەیکەل دروستکەن ئەمە اعتیقادیان ئێستا نایکەن چەند ساڵە نایکەن بۆ نایکەن خۆیان بە پیسەزان پیسی لای ئەوان چییە پیسیەکیانەیە دەستدانە لە مردوو کەسێ دەست لە مردووی ئەگەدای شووە پیسە بێ لای یەهود اعتیقادیانە سەلام لە تۆ کا تۆش پیسە بی بە بەردەم ئەو ئاڕوا و پیسە بێ دەست لە مناڵەکەیەوە پیسە بێ لەگەڵ ئەو نانە خوایش پیسە بێ ئەڕوا بە جێگایەکە و جێگای هەمی پیسە بێ بەچی پاکە بنەوە بەهاڕینی ئەم مانگایانە ئەم مانگا سوورانە و دواتر هێنانیان بەو شکردنەوەیان و پرژاندنیان بەسەر گەلی یەهودا کە پرژانیان بەسەریانە پاکە بنەوە ئەبێ کێ ئەمە بکا بێ ئەتفاڵی تەهارە بکەن ئەتفاڵی تەهارەکیان منداڵانێکی پاکن وایە مناڵانە حاخامەکان هێناویان سەرپەرشتیان کردوون گەورەیان کردوون لەسەر یەهودیەت پەروەردەیان کردوون و نەیان هێشتووە هیچ پیسێکیان پێوە بێ بەو شێوە ئەم مناڵانە و بابەتە بڵاوەکەنەوە گەلی یەهود پاکە بێتەوە هەیکەل بنیاتەنێنەوە ئەوە قسەیەوانە تەدبیریەکانی جەڵەن چیەکەین ئەڵێن بە هاتنی ئەو دەفرە ئاسمانیانە عیسا دابەزی اعتقادیەوانە کە عیسا دابەزی هەیکەلی بۆ ئامادەکراوە هەردوو لاڵێن چی لەما حاخامێک یەهودیانی خۆی قسەی لەسەر و بابەتەکە وتی ئەوڕۆی پرسیاری لێکەین ئێمەی تەدبیری گەلی یەهودیش ئەڵێنێ عیسا ئەگەر تۆ یەکەم جار تێی با بزانین ئەگەر دووەم جاریش تێیتەوە بە هەر بزانین ئەگەر وتی دووەم جارە ئەوە یەهود هەمووی لە دوو حاڵەت تێپەڕ ناکە یا هەمووی دوایەکەوێ کە دووەم جارێتی بەپێی قورئانیش وإن من أهل الكتاب إلا لا يؤمنن به قبل موته ويوم القيامة يكون عليهم شهيدا بەپێی حديث رسول الله صلى الله عليه وسلم دابەزێت ئەگەر دووەم جارێتی ئەبێ دوایکەون ئەگەر دوای نەکەون هەمیان لەناوە بە لەگەڵ مەلیکەکەیان بۆ شێوە کەواتە ئێستا هەردووکیان خاڵێکی هاوبەشیان هەبوو دابەزین عیسا پرسیاری لێ بکەن بۆ یارمەتیەکەیان ئەگەر وتی یەکەم جارمە ئەوە بێت تەدبیریەکان هەمووی دوای بکەون ئەوە مەلیکەکەی یەهودە و کە هەزارەی زێڕینی ئەوان دەست پێکە ئەگەر لە دواشی ناکەون هەمیان لەناوەچن یعنی ئەمە ڕێککەوتنەکەیانە بۆیە تەماشاکەی هەمویان چاوەڕێی ئەوەن ئێستا کۆمەڵێشت بێن نەبوون بۆ گۆڕینی جیهان بەو شێوەیە کە هەیکەلەکە دروست بکرێتەوە عیسا دابەزێت ئەو شتانی کەیانەوە بیان هێن نەبوون لە دەقەکانیانە هاتووە بۆ نمونە لە سیفری ئیرمیایە لە ئیسحاحی 49 باسی ئەوە ئەکا کە وحی کراوە بۆ پێغەمبەر ئیرمیا کە هەڵسێ بە لەناوبردنی ئیلام کوێ فارسە ئێرانیە ساکە و بە هەمان شێوە سەیرەکەی لە سیفری دانیاڵە ئەفەرمێ هەردوو قۆچەکەی بەرانەکانی عیلام بشکێن یعنی ئەو سەرانەیان کە سیاسین و عسکەرین و ئەو سەرانەیان کە دینین هەردووکی لە ناوبەرن سەرکردەکانیان بکوژن هەر بە ڕوونی لەو سیفرایوارە لە سەرکردەکانیان بکوژن سەرکردە دینیەکانیان و سەرکردە عسکەریەکانیان ئێسش چییە وی کەیبین ڕۆیان چییە سەرکردەکانێتی یعنی ئەم یەهودە چەند ساڵە ئەو پلانی داڕشتە بۆ داڕشت ئەبێ شوێنی ئەم سەرکردانە هەمووی بزانێ ئەبێ یەک بە دوایانەوە بێ بیان کوژێ ئەوە دینە لەلایەن طبعا ئێستا ئەمانە من بۆ تۆ باسیەکەم یا بۆ خەڵکی باسەکەم لەوانەیە بڕۆی لە مەسیحیەکی ئاسایی پرسی گاڵتەی پێ بەڵکو ئەم دەقانە وەختی خۆی تەفسیر کراوە یعنی ئەڵێن ئەسکەندەری مەکدۆنی ئەمەی کردووە لە ئیلامی داوە وەختی خۆی بۆ شێوەی لێ کردوون و لە ناوی بردوون بۆیە ئەوە نەماوە ئەوە ڕووی داوە و ڕۆشتووە ڕابردووە بەڵام هەڵێن نا تازێ دووبارە بێتەوە و ئەبێ ئەنجامی بینەوە واضح بە هەمان شێوە کاڕۆی سەیری سیفری حیزقیال ئەکەی لە ئیسحاحی 38 باسی هاوپەیمانیەکە بۆکە کە هاوپەیمانی با بڵێن یەئجوج و مەئجوجە هاوپەیمانی یەئجوج و مەئجوج لای ئێمەوانن کە لە پشتی سەردەکەون بەڵام ئەمان ئەڵێن چی یەئجوج و مەئجوج ئەوانە نین جا ئەوان چیان پێڵێن گاگ ماگۆگ ئەوان پێڵێن گاگ و ماگۆگ ئەو هاوپەیمانیەکەی ئەوان لای ئەوان کوێ بکوێن رووشیا عیلام ئەوە فارسە و ئێرانە دو ئەویش توش تورکە توکش یا ئەوە تورکە دو ئەویش گوشی تایە ئەوە لیبیا و با بڵێن
سۆدان ئەگرێتەوە ئەڵێ ئەم هاوپەیمانیە ئەبێت یەک بشکێنرێ و لەناو ببرێت ئەو لە سفری حەسقی ئالاواڵێ ئەڵێ ئەو هاوپەیمانیە بێت یەک بشکێنرێ و لەناو ببرێت بۆیە بینی زۆر طبیعی سەیرەکەی لە ئیعلامی عیبریا باسیەوەکە دوای ئێران سەری تورکیا دوای تورکیا سەری جێگایەکی ترە وەرمونە لەواچێ سودان بێ لەواچێ لیبیا بێ لیبیا ئیتر تقریبا ئەفریقا ئاگرێتەوە زۆربەی و ئەمانە بابەتانێکن لای ئەوانیش دینە هەیە ینی ئێمە هەر لە خۆمانەوە قسەی لەسەر ناکەین کاکە و ئێستا پێشکەوتووترین جێشی جیهان گەورەترین جێشی جیهان زلهێزترین جێشی جیهان ئیشەکا بۆ هێنانەبوونی بە یارمەتی ئیسرائیل کە ئەمریکایە ئەوە بابەتێکی ڕوونە و ئەم شەڕانەی کە هەیە تەطبیقکردنی و عەقیدەیە ئیتر تۆ گاڵتەی پێیەکەی گاڵتەی پێ ناکەی یارەزی خۆت باشە بەس خۆی تەطبیقکردنی ئەو عەقیدەیە و ئەڵێن ئەم جەنگەش پێوترێ هۆرمەجدون ئەمە جەنگی هۆرمەجدونە ئەڵێن لە ناوبردنی ئەو دەوڵەتانە بۆ شێوەیە خۆیان هەرمەجدونی پێڵێن لە دەقەکانیانە لە تەورات و لە ئینجیلیشا هاتووە ئیشی لەسەرەکە هاتووشە واقعە وەتای بین ئیش لەسەر دەقەکانە ئیتر ئەمە نە پێشبینی و نە هیچ شتێ ئەمە تەماشاکی لە لای ئەوانیش هەیە سیرەکەی لە ئیسلامیشە باس کراوە بەس شێوازی باسکردنەکەی لە ئیسلامە کەمێک گۆڕانکاریتیە لەو بابەتە ئەم بابەتە ڕۆژنامەی گاردیان لەم ماوەیە نامەی 200 ضابطی ئەمریکی بڵاو کردەوە کە ئەڵێ ئێمە پێمان ڕاگەیەنراوە ئێوە ئامادەکاری تەواوەکەن بۆ هۆرمەجدون ئێوە لەو جەنگیان ئێستا حالێن ئێوە لەو جەنگیانە بێ بیبەنەوە و بردنەوەتان بۆ نووسراوە ئەشی بنەوە یعنی ئێستا لای ئەو جوندیانە مە اعتیقادە ئەبێ بیبەنەوە جەنگ و ئەبێ بیکەن و تەماشاش دەکەی لە ڕابردووشا باسی سفری ئەشعیام کردووە پێغەمبەر ئەشعیای یەهود کە سفری ئەشعیا لە ناو تەوراتە حیسابی ئەشراتی ساعی خۆمانی بووە کە نیشانەکانی قیامەت و لەوێ باسی لە ناوبردنی دەوڵەتی یەهودەکە ئەڵێ دەوڵەتی یەهود لە ناوە چیە 80 ساڵەژی لەسەر زوبانی داودەوە چونکە ئەوان دەڵێن ئێمە لەعنەتێکمان لەسەرە 70 ساڵ جارێتە سەرمان ئەگەر مەملەکەتەکەمان بەهێز بێ 80 ساڵ داود خۆی وافەرمێ لەو سفری ئەشعیایە لە ئیصحاحی حەڤەیە لە ئیصحاحی حەڤەیە وافەرمێ بە پێی تەوراتەکەی ئەوان کە ئەمە پێشبینیەکایکە دەوڵەتی ئیسرائیل لە 48ەوە دروست بوو تا 2028 ئەگەر بە پێی ئەوانە بێ لە ناو بچێ پێی ئەو بابەتانێتەوە سفری ئەشعیا بە دوورودرێژی باسم کردووە توانن بگەڕێنەوە بۆی لە بەرنامەیەکە باسم کردووە ئەمانە لە شەرعیشا هاتووە ئەم لە شەرع هاتووە کە یەهود طغیانی گەوراکە ئەمە ئاەتی لەسەر وإذا جاء وعد الآخرة ليسوء وجوهكم وليدخلوا المسجد كما دخلوا أول مرة وليتبروا ما علوا التدبير هاتورون هندك قالن لسدم إمام عمر عامر وياه هندك قالن روينا داو لآخر زمان أرواد مهمة ويا أماجي لسرة كيهود طغياني دو مكا وأبيته هو لنا بردني خوي طغياني دو مشي دسي بيكردو باشا طغياني دو مدسي بيكردو وشاركش لإستيا شري فارس ورومرون ويما لبداية شري غزة شاوت شري چيه فارس و روم وابو راست بۆ وتمان شەڕ بۆ فارس بەچی نازانین بە جیهادی نازانین سەژەر ڕواڵێ هەرواشە و ئەوش نەتیجەکەیەتی بە چاوی خۆمان نەبینین بەس ئەوانەی ئەو کات ئێمەیان پڕ جوێن کرد و پڕ بوهتانیان کردین ئێستا چیڵێن هەر ئەڵێن شەڕی فارس و ڕۆم نییە باشە ناوی بنێ ئێران و ئەمریکا و ئیسرائیل ڕۆم کێیە ڕۆم کێیە ابن مەسعود فەرمێ ڕۆم کێیە فەرمێ یەهود و نەسارا بەنی ئیسحاق أفرم بني إسحاق هل نصي حديث جاءتوا تصالحون بني إسحاق للروايات كان بني إسحاق يهود نصارى بني الأصفر هاتوا هل يهود نصارى كوات الروم قاوروا جولا كان إبران بركان كي إيران شيء لا يتوشيا عرب تركيا فارس وطوالي تروي بوشي وهي هنا وهي رجل جمهوري إسلامي إيران زماني رسمي فارسي تدوت شيء ده وهي حرف فارس وروم أما حقيقتك كلا أحاديث كان أماجي بيدراو وسيرك لنا وتوراة وإنجيل شاء أماجي بيدراو وسيرك يسجورتين جيش عالم وجب جكدني جولته أمدو أنا هردو كان بحسابي خواني ترزبي بملك يوان تر أوان همو داهات وثروتك ذوي دز بسرعة عقلن وهمو قومية كاني كجقل أخوان لنا وبنو أو شيء كامنته بكويلو بخدمة كاري خوان قبول يعني كانوا وريا لكن هيك تكيد ما هيو ختانة وان أم ناواني يسمن وتم تدبيريا كان
واتوان ام ڕێکەوتنانی باسم کرد و ئەتوان ئەم ئیسحاح و سیفرانی باسم کرد هەمووی بەدوایە بڕۆن و بزان هەیە یان نە وایە یان نا ئێمە لە بنی بەتاڵ قسە ناکەین ئەم شتانە هەمووی هەیە ئەو ئاداتایانی باسمان کرد لە گۆڤارەکانە و لە ڕۆژنامەکانی خۆیانە هاتووە هەمووی هەیە ئەمە لەبارەی ئەوە بۆ ئێمە نە پێشبینیەکەین نەشی کاری سیاسیەکەین بەڵکو ئێمە سەیری دەقەدینیەکانی خۆمانەکەین بەراوردیەکەین بە دەقەدینیەکانی ئەوان ئەبینین کۆمەڵی بابەتی تایە و واقعیش جوڵەکانی ئەوانە واسن مامۆستا بۆچی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم قسانەوەی کە فەرمووتان و باستان کرد بۆچی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دایما بێتە ینی جێگەی ململانی گەورەکان ڕووداوی گەورەتیە ڕوویە کارەساتی گەورە ئەخڵقێنێ هەوە کارەکەی ئەمە ئەگەڕێتەوە بۆچی خاڵی یەکەم لە چەند خاڵێکا بێ باسیەوە بکەین خاڵی یەکەم تەقدیری ئەڵڵاه جەل جەلاله الله سبحانه وتعالى تەقدیری وایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەقی زەوی بێ لە ڕووی جۆغرافیەوە بۆیە بێتە چەقی ململانیەکانیش و ڕۆژهەڵاتی ناوەڕاست استراتیجی ترین منطقەی زەویە حتا ناپلیۆن وەختی خۆی کە هاو وتی هەر کەسێ شام بگرێتە دەست چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووەتە دەست بەوەش هەموو جیهانەگرێتە دەست وتی شامیش دڵەکەی دیمەشقاوی لە دەست هەر کەسێکا بێ دڵی جیهانی لەدەسە وە ئەوە بابەتێکە معلومە لە ڕووی جغرافیەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست الله سبحانه وتعالى تەقدیری وا کردووە کە پێگەکەی زۆر استراتیجی بێ بۆیە زۆر بێکەوێت تێرەوە خاڵی دووەم لە ڕووی اقتصادیەوە ئەگەر دیقەت بێ هەر گەروی هورمز لەکوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە باب المەندەب لەکوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نۆکەندی سوێز لەکوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شەڕقی عەرەب لەکوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی ڕێڕەوی بازرگانی هەموو جیهانە جگە لە ڕێگا وشکانیەکانەوە جگە لە ڕێگا ئاسمانیەکانە بەس باسی ئاویەکان بکەین زۆربەی داهاتی جیهان لێوە هاتووە کە لە ڕووی اقتصادیەوە چەقە بە کەمترین کات و بە کەمترین کولفە ئاڵوگۆڕی بازرگانی ڕواداتیایە ئەگەر ئەو ڕێگایانە نەمێنێ یا لێوە هاتوو چۆنەکەی بە زۆرترین کات و بە زۆرترین کولفە ڕوەدا ئەو ژەبێتە هۆی هەڵاوسان و گرانی لە ناو خەڵکیە بۆیە لە ڕووی اقتصادیشەوە هێزە خاڵی سێم لە ڕووی کانزاکانەوە زۆرترین کانزا گرنگەکان بۆ ژیانی مرۆڤایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەوانەیە لە هەندێک دەوڵەتی تریشە هەبێ بەڵام دەست لێدانی و دەرهێنانی پرسە بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر ئاسان و باساین دێ بەدەستەوە زۆرترین بڕیش دێ ئەمە لە ڕووی کانزا و مەعادینەوە لە ڕووی مێژوویەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام جێگای ململانێ و شەڕ و ئاڵۆزی بووە لە نێوان فارس و ڕۆمە و دواتریش لە نێوان مسلمان و غیرە مسلمان لە ڕووی دینیەوە زۆربەی پێغەمبەران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و شام کە چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بە زەوی مەحشەر و مەنشەر ناویەوە لەوێ حەشرەکەین و لەوێش دین وەکرێنەوە و فەرمێ عامودی ئیمان و کتاب لە مەدینەوە بەرز بوویەوە چوو لە شام نیشتە جێبوو و فەرمێ ئیمان لە کاتی فیتنەکانە لە شامە و فەرمێ ئاگادار بن باشترین جوندیەکانە و جوندیانن کە لە شامن بۆیەوە ئینکاری لێ ناکرێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێگەکەی بەو شێوەیە کە زۆر گرنگە لە ڕووی با بڵین دینی شەو لە ڕووی دنیاشەو بۆیە ململانەکان لە یان کۆبنەوە ئەکرێت بڵین ئەم بابەتانی کە ئێستا جەنابەت باست کرد و فەرمووت لە بابەتە حەدیسەکان و ئەو ڕیوایەتانە ئەکرێ بڵین ئەو سیاسی ئەوروپیانە ینی بە تەواوەتیوانی لەسەرمانە ئیشان کردبێ هەتاوەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستداوای لێبێت طبعاً تۆ سێرکە یەکێکی وەکو جۆن بایدن ئەو ساڵە بەڕوونی باسی کردوتی پسپۆڕێکی جامیعەم تەرخان کردو بۆ خۆم کە باسی مەهدیم بۆ بکە کە کێ و چۆن و چۆنیە لە لای مسلمانە یعنی ئەوان دیراسە ئەکەن لەسەر و فەرمودانی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم کە هاتووە لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چارەنووسەکەیەوە سیاسیەکانیەوان تۆ بڵێ ترامپۆیان نەیان کردبێ دەمێک ئایکەن من هەمووی بەحوثاتە نووسری هەمووی دیراسە ئەکرێ هەمووی ئەکرێ بە خاڵبەندی و ئیشکردن لەسەری هەمووی ئەکرێ پرۆتۆکۆل و ئەدرێ بە ئەو سەرکردانەیشی لەسەرەکەن بەداخەوە ئێمە ئەو شتانەی کە ئێستا باسم کرد لە سیفرەکانی حیزقیال و ئێرمینیا و ئێریمیا و با بڵێن دانیاڵ و ئەوانەیە یعنی وەکو مسلمان سێرەکەی لێ کۆڵینەوەیەکمان نییە لەسەر بە دۆداچوونێکمان نییە بووی تا ئێمەش حاڵی بین لە استراتیجیەوان کە چۆنی شەکەن و چۆن دێنێ ساوان حاڵین لە استراتیجی ئەمە پێشەوەی ئێمە هیچ جوڵێکمان کردبێ بەڵام ئێمە حاڵی بین لە استراتیجیەوان ناچین بەدوایە نە بەو شێوە ئاچین بەدوایە کە ڕەسوڵ الله بۆی باس کردوین باشە زۆر کەم نە بەو شێوەیەش کە ئەوان خۆیان کاری لەسەرەکەن و لە لای خۆیان هەیە و لە کتێب مقەدەسەکانیانە بەڵێ ئەوان تەختیتی خۆیانیان پێ وازان چۆن بێن و ئەم دابەشکردنانی وەختی خۆشی کە کردویانە
گردی قەت بەی لەو لاوە کێشەی قوبڕسیان هێشتووەتەوە، لەم لاوە کێشەی فەلەستینیان هێشتووەتەوە، لەم لاوە کێشەی کوردیان هێشتووەتەوە، لەو لاوە هی بلوجیان هێشتووەتەوە، لەو لاوە سەیرەکەی هی بەربەریان هێشتووەتەوە. هەمووی بە چواردەوری ناوەڕاستە ئەم کێشانە کە هێڵراونەتەوە هەمووی بۆ ئەوەیە تەوظیفیکەن لە حاڵەتێکی ئاوایە کە پێویستیان پێ بێ و تەوظیفیشیان کردو سوودیشی لێبینن. بەڵام ئێمە وەکو مسلمان بەداخەوە لە بێئاگاییین، چونکە بەهۆی چیشەوە، بەهۆی خۆمانەوە نییە، بەهۆی ئەو دەسەڵاتانەوەیە کە حکوممانەکە هەنی سەیرەکەی ئێمە لەژێر مولکی جەبریین سەپێنراوە بە سەرمانە. کۆمەڵێک کەس سەرکردایەتیمانەکەن لە هەموو دەوڵەتانی ئیسلامیە. تۆ تا ئێستش یەقینت هەیە ئەمانە کار بۆ ئیسلام ناکەن، وایە؟ بەڵام نازانی ئایا کار بۆ جوولەکەکەن یا بۆ هەوارزی خۆیان یەکەن، کار بۆ گاورەکەن یا بۆ هەوارزی خۆیان یەکەن. ئەم جەنگانە یەکلای یەکاتەوە، یەکلاییان نەکاتەوە. ئەو دووڕوویە ناهێڵێ کە ڕوویەکیان لە میلەتەکانیان بە ئیدعای ئیسلامەتی بکەن و بێ ئەوەی سەریخەن و ڕوویەکیان لە یەهود و نەسارا بێ عەمالەتیان بۆ بکەن. هەر هیچ نەبێ یەکلاییان نەکاتەوە بۆ عەمالەت بووە. و هەندێ ڕۆژ یەکلایی بووە و بیریمان بە چاوەکانی خۆمان. ئیتر بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئاماژەی پێداوە ئەبێ خەڵکی بێ بە دوو فستاتەوە، فستاتی ئیمان کە نیفاقی تیانە بێ، معسكري إيمان كنفاق تيان معسكري نفاق كإيمان تيان ويا أمان أن فتنة هم يجلا كره هر هم يجلا كرون هر بردوام جبته أجلا يكاتو بطاي ما مصا أم رودواني كبلين رويانا وتوين بلين أما دوباره بنوي ميجوا بيشترك أما بوا استا دوباره بيتو يان هو كارك بو هاتني نشانه كاني قيامت أم بابتا ئەگەر هەر لە ڕووی دینەوە سەیریکەی خودی مێژوو شتێک نییە لە چوارچێوەی دینانە بێ. ئەوەی کە ئێمە پێڵین مێژوو تاریخ سەیرەکەی لە شریعەتا پێوترێ سونەنی کەونی، کۆمەڵی ڕێچکەی کەونیە کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا لەسەر زەویە جێگیری کردووە کە ڕوودانی ئەمە پێشەکیە بۆ ئەویان، ئەویش پێشەکیە بۆ ئەمیتریان، ئەویش پێشەکیە بۆ ئیتریان. ئەمە بەڕوونی هەیە وەکو چۆن چیرۆکی ئەو هەموو پێغەمبەرەمان بۆ گێڕێتەوە. ئەم پێغەمبەرانە ئاوا هاتن بەم پەیامە هاتن، ئەم قەومانیان بەم شێوە دژایەتیان کردن. سەرنجامی قەومەکانەوە بوو، سەرنجامی لایەنگری پێغەمبەرانی جەوە بوو، هەر بوو. ئەم سونەنە کەونیانە خەڵک پێڵە مێژوو، ئەم سونەنە کەونیانەی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا تا قیامەت دێ بەرکارە بن، یعنی کە خۆی بەردەوام ڕوەدا. بۆی ئەمانەی کە ئێستا تۆ ئەیبینی ڕوەدا ئەتوانی بڵێ دووبارە بوونەوەی مێژووە، بەڵام خۆ لە دین ناچێت دەرەوە. و ئەشتوانی بڵێ نیشانەکانی قیامەت، چونکە نیشانەکانی قیامەتیش کە دێن کۆمەڵی مقدماتیان هەیە بۆیە دێن و ڕوەدەن. لە ڕابردووشە هاوشەوەی ئەو بابەتانە ڕووی کردووە تاوگەلانە بەزەوەیە دە نیشانی گەورەمان هەیە، ئەوە دووبارە بوونەوەی مێژوو نییە. لە ڕابردووە هەمانە قەومێک زیناکردن زۆر بۆ تیانە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا عوقوبەی داون، قەومێک مەشروب خواردن عوقوبەی داون، قەومێک فێڵ و فەجەرە عوقوبەی داون، قەومێک خیانەت لە تەرازوو بازیەوانە عوقوبەی داون. ئەمان ڕووی داون، هەموویمان خوێندووەتەوە لە قورئان و لە سونەت. باشە ئەمانەیان ئەتوانی بڵێ لە هەمان کاتا سونەنی کەونی ئەڵڵا جەل جەلالوهو نیشانەی قیامەتیشە، بەڵام نیشانە گەورەکانی قیامەت ئەوە دووبارە بوونەوەی مێژوو نییە. باشە ئەوە علامەتی کۆتایی هاتنی دنیاە. بەڵام هەتا ئەم دەقەش ئەم جەنگی فارس و ڕۆمە چییە؟ پێشتر ڕوویداوایان نا؟ ڕوویداوە دووبارە بوونەوەی مێژووە. بەس لە قەدیمە بابەتەکە عکس بوو، هەوو تێبینێ و پێبم. لە قەدیمە فارس لە ڕووی چەک و تەکنۆلۆژیاوە بەقووەتر بوو، ڕۆم لاواازتر بوو. حتا فارس کە سەرەکە و بەسەر ڕۆمە بۆ ماوەیەکی دوور و درێژ ڕۆمی سەرکوت کردبوو، یعنی ئەو یەهود و نەسارایی هەر تەفروت ناکردبوو وەکی دوور و درێژ بەهۆی تەکنۆلۆژیای جەنگیەوە لە شەڕی ساردا. شەڕی گەرم باز ناکەم. بۆ نمونە درعێکی دروست کردبوو بۆ جوندیەکانی کە هەم سووک بێ هەم بکرێتە هەموو جسم هەم جونگەکانیشی جوڵی تیا بێ، کە لەشکری ڕۆم نەیەتوانین دەرعی وا دروستکەوە. دەرعی کە هەیبوو بەشێ لە جسمیدا پۆشی هەرسەنگی و پشتی بوو یاخود هەرسەنگی بوو، درما باقی کەشف بوو بۆ شمشێر و ڕۆم. بەڵام کابرای فارس کە ڕۆشتە پێشەوە هەموو گیانی دەرابوو، هەرچی لێ بە عەزیەتی پێ ناگەی، دەستیشی پێ بگەیشتای کوشتی. بۆیە بەردەوام زاڵبوون بۆ ئەوان بوو و بە هەمان شێوە بۆ ئەسپەکانیشیان و دەرعانیان دروست کردبوو، ئەو زریانیان دروست کردبوو و قیناع و شتی تایبەتیان هەبوو و تیر و ڕم و شیریشیان تایبەت بوو.
بەکارهێنانی ئەو ئاسنانە و چۆنێتی تواندنەوەی چۆنی دروستکردنی تیر و ڕمۆشیر و ئەو بابەتانە لێ ئەوەش تایبەت بوو ناشکا شمشێری فارسی شمشێری ڕۆمیەشکە یعنی لە ڕووی تەکنەلۆژیای جەنگەوە هەر پێشکەوتوتر بوون و ئێستاش ئەم تەکنەلۆژیای جەنگی کە هەیەە ئەیبینی ئەو جۆرە ساڕ و خودرۆنانە کە زۆر دەوڵەتی پێشکەوتو نیەتی واگەر ئەو حیساڕی کە لەسەری بوو لەسەری نەبووە ئێران لەو قەنەعەتەیە مێسە زۆر بە ئاسانی توانین ناوجەرگەی نیویۆرک بپێکە هیچ سیستمێکی بەرگریژ نەیگەڕێتەوە بەستەر حیسارێکی لەسەر بە هەممان نەزانین 40 ساڵە وای کردووە کە دەست و قاچی ببەستیە ئەوەی کە کردوێتی ئێستا زۆر زۆرە بە توانایەکی زۆر زۆر گەورەیە بەڵامی تر رسول الله صلى الله عليه وسلم ئاماژەی پێداوە ئەم بابەتەکە فەرمێ أول قوم فناء الفارس ثم تليهم العرب يكم قوم كتيات فارس كما ابنوا نامين فرمي بدواء وانا عرب عندهم قوم كتيات نامين وفرمي إلا بقايا منها هنا وها هنا بنجراك يشبه شام وما لقنا ألير لا منطقي شام ولا منطقي شام عندك قلنا ببيت المقدس ودمشق راك يشاو أليكم على مسلمان من هو عربي أنتيا يقنا عرب كما ابنوا حتى لا حديثك أم شريكة كفرمي يفر الناس من دجال خلقي راكن للدجال فرمي وأين العرب يا رسول الله عرب شيء قالوا رجاء فرمي العرب يومئذ قليل عرب رجاء زور كمنا وجاء ما جيبوا يم دينا لآخر زمان عرب سريناخ مسلمان سريخ بيوزنية بهجنة توايكو مسلمان بعام سريخ عربيش دناوي أنا كمينا زورينني بيو فرمودان وين بابتانا تو إذا الخلق يقناوي يعني روداوي ميجوية بابتي شيء كتر عارزي خويتي بلا ما موكو سنني كوني الله يبينين جل جلاله ولا برا بدني زاوية كما هربوا هرهات وتبونيش وكو أو بيشهات أنا جايبينين كرسول الله صلى الله عليه وسلم بيوتين بوهاتني قيامة وأبو ذر غفاري رونها فرمي رسول الله صلى الله عليه وسلم هرشي لسر زاوية علمي كي بيو بيوز بو بيوتين تنانت بالنده بو بالي برزكادو بو داني وشي بيودين واروني شلا فرمود الإمام عمر لحذيفة كري يمانة لأسيدي كري حضيرة وهم أنهاتوا كأفرمون رسول الله صلى الله عليه وسلم هرشي يقرؤ أداها تنرج قيامة بيراقان وإما أوي لحديث كان هاتوا هموي بنشاني قيامة زانين وبو علماء زانين كرسول الله صلى الله عليه وسلم بيوتين نكبة دوبارة بونوي ميجو أجر دوبارة بونوي ميجو شي تيابه أو سنني كوني الله سبحانه وتعالى كبار من بيوش هي وشتكي طبيعية وإنسان بوسر در كردن ليان أبي أقداري هردوكي هم سنن كونية كانش ولا همان كاتشا أشراتي ساعش ومن دمك باركا وتاريد وزار ودم هي دعوة كم لخلقي كتابي فتني صحيح بخاري ومسلم سنن كان ومسانيد كان بخيانته ووكو خوم تقريبا 20 صال 20 صالة بعد الدوام لي أخوان مو هل لك يقدرتنا وهل أخوان ولا دراسة كردنا وشكا براستي ضرورة وأتوانا بلان بانجا شصر شاوم إلى سنو بابتان هي قديم بزوري كا يتر بابلين سروتي باشا بوكا سيلو بابتان عيبي ورسول الله صلى الله عليه وسلم فرمودي زور على سنم بابتان يكو دوسي وشوارو سطو دو سطو هش سطو هزار دو هزار جنيه زيادة شلو بزوي خلقك بأعقى عليه ترجع بموقوفي بلسر هندي الصحابة يأخذ بمرفوعي بولاي خوي بصحيحي همانا زور معنى هم صيام الإستاء لبيشكوتين كي زور جوران للري علم وتكنولوجيا وبابتي سربازيو كوتا جنگ بتشي أكلت تكنولوجيا تشيلي أو دقانيك هي للسريلة دقائنا كانت للسبارت بوتشي هي ما وصل بيجا مشتيا أويك باس كرابي لفرمودكانا باسي تكنولوجيا نكراو كاو شرانا بتكنولوجيا كري ياخدنا باسي ضنجي قورا كراو باسي آقري قورا كراو باسي روچوني زوي قورا كراو باسي روخان و داروخاني شاركان كراو ويران بونو كاول بونيا خراب وخربة باسي بابلين قري زور كراو كلا جيقا كانا خلقي بخوا ولنا عباري وأبابتان باسي جورهانا خوشي كراو كاونش بهندي تشكي بايلوجيا كراو ورونا أمانة همي باس كراو بس باز نكراو أوانا بم تكنولوجيا يساكري ياخدنا أقونجي بم تكنولوجيا يسبكري وأقونجي بم تكنولوجيا يسنكري بلام وكو لشكرو هيس كباس كرابي آخر لشكر كبرامبر مسلمانانا وسير لشكري كيه روما يتودي قد بي فرمودكاني رسول الله صلى الله عليه وسلم باسي هيج لشكري كنا كبرامبر مسلمان وستيتو
هەرباسی ڕۆمەکە فەرمێ یجتەمیعون لەکم تحت چی 80 غایە فەرمێ لەژێر 80 ئاڵایە بۆتان کۆبنەوە هەر ئاڵایە چەندی لە ژێرای 12,000 12,000 کەواتە ئەوەی کە ئەمێنێتەوە لە دوژمنی موسڵمانان کێ بەس گاور جوولەکە بەس ڕۆمە دوژمنەکانی کە چیان لێ هاتەوە لە مەجوس چی لێ هاتەوە فورس چی لێ هاتەوە سین چی لێ هاتەوە ئابان چی لێ هاتەوە هیند چی لێ هاتەوە نەماوە دوژمنان نەماوە ئەوەی ماوەتەوە ڕۆمە کە بتوانێت بەرامبەر بە موسڵمانان بوەستی بۆیەش فەرمێکی لە فەرمودەکە تەقوم الساعة والروم أكثر الناس قیامەت بەرپا بێ ڕۆم زۆرترین خەڵکن کەواتە شەڕەکە لەگەڵ یەهود و نەسارایە ئەم بابەتە ئاماژە بەوە ئەدا کە دوژمنەکانی تر نەماون کە ئەوانیش هەمویان لە ئێستایان بە چای خۆمانی بین خاوەنی چین تەکنۆلۆژیایەکی زەبەلە هێزێکی جەنگی گەورە لە نەوەوی و لە چەندین بابەتی تر هەروەکو ڕۆمیش بە هەمان شێوە ئەگونجێ لە ئەنجامی بەکارێنانی ئەو چەکانەیە دانیشتوانی سەرزەوی کەم بێتەوە زۆربەی دەوڵەتان نەمێنن تەفرت و نابن بە ئاگر و شتانی کە ئێستا باسمان کرد ڕۆچوون و زەلزەلە و چی بەوانە هەمووی و سیستمی زەوی تیاگ بچێتەوە تەکنۆلۆژیا بەکار نەهێنرێ ئیشی پێ نەکرێ خەڵک بگەڕێتەوە بۆ چەکە سار دەکەن وەکو ڕوونیشە لە ڕابردووە لە سەردەمی فیرعونەکانە تەکنۆلۆژیایەکی عەجایبە بوو کە ئێستەیەکی لێ بەجێ نەماوە بەزاس هەوارەکەی بەجێماوە لە سەردەمی عادا تەکنۆلۆژیایەکی عەجایبە بوو بۆ معلوماتە عاد تەکەبوری کردوتی من ئەشەد من ناقووە ئێمە بەهێزترین کەسین کەس لە ئێمە بەهێزتر نییە و سەیرەکەی ترامپی ژێسەوای بوو تا زەرترین وتاری ئەوای بوو ئێمە بەهێزترین هێزی سەرزەوین بۆ یەوتی بەهێز چیەکەین بە بۆمب چیەکەین ئاشتیە سەپێنین و لە تەلمودی یەهودا هاتووە کە پیاوی سەلام دێ لە شەرق لە غەربەوە و سەریانەخە پیاوی سەلام کێ بوو لە ماوە هاوپەیمانی سەلامی ڕاگەیە ترامپ خۆیان نەزان شتەکان هەمووی لەوانەیە یەهودی و نەسڕانی ترە بێ گاڵتەی بە عەقڵیان بێ بەڵام ئێستا ئەوانە لە قیادەیان ئەوانە خەریکی ئیشەکەن ئێمەش گاڵتەمان بە عەقڵیان بەس لە قیادەیان و خەریکی ئیشەکەن و ئێمەش بەراورد بۆ فەرمودانی لە بەردەسمانە ئەتوانین بەرچاوڕوونی وەرگرین ئەگەر ئەم شتانە ئێستەش ڕوونایە 1000 ساڵی کە ڕووبا بۆنمونە نیست ئەمانە کە باسمان کرد هەر هەمووی تۆ بڵێ ئێستا ڕوونایە ئەم جارە نییە 1000 ساڵی کە ڕووە هەر ڕووە هەرە بێ ڕووبا بێ حەدیثەکان بۆیە فەرمێ ئەمانە کۆبنەوە بۆتان لەژێر 80 ئاڵایە هەر ئاڵایە 12,000 کەس بەرامبەرتانەوەستن یعنی چی؟ یعنی ئەو لە شاری خۆی نییە با ئەلکترۆنی درۆن و ساڕوخت یەگرێ و تۆش لە شاری خۆت و لە وڵاتی خۆی تۆ وڵات بەرامبەر یەکەوەستن کەواتە بە چەکەوە فەرمێ یەستەفون سەفە بن بەرامبەر یەک دێ و بە دەمانچە بێ بە فیشەک بێ بەرامبەر یەکەوەستن بە دۆشکە و بیکەیستی بێ بەرامبەر یەکسن دەفڕێن بۆ زشتی وا نادێ ئەو بەس لە جەنگی چیایە چەکی ساردا کە بەدەست بگەن بە یەکتر بەرامبەر یەکەوەست پاشانە فەرمی پێیان ئەڵێن یعنی ڕۆمەکان ئێوە بچنە دوای مسلمانان کارمان لەگەڵ ئێوە نییە بەس ئەو جەماعەتە کە برای ئێمن و لە ئێمن لە ئەسڵا ڕۆمن مسلمان بوونەوە ئاماژەیە بۆی کە ئەوروپیەکی زۆر و ئەمریکی زۆر مسلمانە بێت لیان گەڕێن بە ئێمەوانە بکوژین بۆ لێمان هەڵگەڕاونەتەوە هاتوونەتە پاڵێەوە ئەوەیە ڕێیان پێ نادەن و شەڕەکە ڕوەدا لەویا رسول الله صلى الله عليه وسلم لفرمودەکانی صحیح مسلم و غیری ئیشا باسی کۆمەڵی بابەتەکە کە ئیسلمێنە جەنگەکان بە چەکی ساردا بۆ نمونەڵێ دوای جەنگەکە کە تەواو بن شمشێرەکانیان هەڵەواسن بە دارزەیتونەکان وا فەرمێ دوا ئەوە بانگەکرێکە دەجال هاتووە ئەمان خەریکی غەنیمەت کۆکردنەوە دەستی لێڵەگرن غەنیمەتیش لەو شەڕانەیە ئاوا کۆکرێت وا فەرمێ 10 سوار ئەنێرن کە رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ ئەزانم ناوی سوارەکان کێن عشیرەتی کێن وەژدانم ئەسپەکانیان چۆن بۆ کوێڕۆن کەواتە ئەسپ و سوار و ئەوانی تێکەیە شمشێرە هەڵەواسرێ کەواتە شەڕەکە ئەگەڕێتەوە بۆچی بۆ چەکی سارد و تەکنۆلۆژیا نامێن ئاماژێ بۆ ئەوە ئیتر بەهۆی چێوە نامێنن نازانین بەهۆی ئەو بەکارهێنانی و چەکە پێشکەوتوانەوە کە خۆیان هەیەە یاخود بەهۆی ئەوەی کە با بڵین سیستمی زەوی گۆڕانکاری بەسەرادێ بە کۆمەڵە تەقینەوەی گەورە و ئەو کارلێکە فیزیایان نامێنەوە گۆڕانکاری فیزیایانە نامێنەوە چەکانە بێسوو دەبن یاخود بۆی خۆیانی تەقێنەوە خۆ لە ماوەی پێشوە ئیسرائیل بێجەرەکان یەمووی تەقانەوە بە حیزب الله لە لوبنان هیچی ئیشی نەکرد نەمان بینی ساڵی پار ناتوانێت دەبا بێ بتەقێنێتەوە کە یاوێتی بەجێی شێلێرە
ئەبرامزێ بۆ نمونە قوفڵیکانی ئەڵێیشکە تارێکی ئەفشانزانێ ئەڵێیشکە بتەقێنێتەوە بە ئاسمانەوە بۆی بەکارنەیە دژی خۆی گونجێ بتوانێت وا بکە و ناگونجێ ئەمیش ئەم هەموو سیارە شتەی ناردەوە بۆ دەوڵەتی ئەو بۆ دەوڵەتی ئەم بۆ دەوڵەتی ئەو بەتابەتی سین لە کاری بخە بیتەقێنێتەوە پیانە کە ئەوەش هەر ترامپ ئاماژەی پێدا دیسیقەم نییە بەم سیارە چینیانە بۆیە باجی زۆریان لە سەردانێ کێناڵە ناتەقێنەوە پیامانە هەنی ئەم شتانە هەمووی هەیە بۆیە گونجێم تەکنۆلۆژیا شتانە نەمێت خۆش دەزانی یان ئێستا پێشکەوتوترین دەوڵەت هێڵی ئینتەرنێتی لێ بڕە لە هەشتای تەکنۆلۆژیای پکێکەوە یعنی مانگی دەستکردمێڵە تا کورە هەر بنزینی لێ بڕە نەوت و بنزین لێ بڕە سیارەکەش هیچ ناکە نەک ساڕوخەکەی بە باوڵێن سوتەمەنی شل بگاتە وڵاتەکەی تو ئەگونجێ ئەم شتانە هەمووی بۆیە بگەڕێنەوە بۆ ئەو چەکانە ئەوە شتێکی معقولە ڕوونیشە رسول الله صلى الله عليه وسلم باسی یاجوج و ماجوجەکە کە لە آخر زەمانە دیان فەرمێ تیرەکانیان ڕوەکەنە ئاسمان تیرەکانیان نافەرم بیکەسیەکانیان و فەرم بە خوێنەوە گەڕێتەوە کەواتە ئەو ژاماژێ بۆی کە جەنگەکان تقریبا هەمووی بە چەکی ساردە و ئەو شتانە نامێنێ مامۆستا کێ بووی هەیە یان کێ بووی هەیە لەم بابەتانەیە قسە بکە لەم ڕووداوانەیە قسە بکە کە هەیە هەموو کەسێک بووی هەیە لەم بابەت و ڕووداوانەیە قسە بکە هەر کەسێک هەستێ بابەت بڵاوکاتەوە قسە و نووسین و قسەی تیا بکە خۆی ئەمڕۆ خۆمان لە فەضایەکە ژین کەس بە کەسە هەموو کەسێک قسەی تیاکە هەر شتێکی ژاوای لێ هەموو کەسێک قسەی تیاوەکە قسەی ئەو کەسانەشی پێکاویانە نرخی نییە چونکە چەندین قسەی بەتاڵە کرێتە سەری و شوبهەی لەسەر دروستەکرێ و وای لێکەن خەڵک قەناعەتی پێ نەکا و قبوڵی نەکا وەری نەکرێ خۆی حەقە لەم بابەتانەیە ئەم قاڵبەی ئێستا من باسم کرد مامۆستایانی ئاینی زیاتر قسەی تیا بکە چونکە ئەم بابەتانە دینە لێکدانەوەی ئاەت و حەدیث لەو کاتوێ مەخەریکی مامۆستا ئەی بۆ ئەڵێن مامۆستا بەزە بێ باسی لە مزگەوتەکانە باسی دەستنوێژ و شەریعەتکار نابێ حەقی بەسەر سیاسەت و بەسەرم بابەتانەوە بەسەر سیاسەتەوە ئەسڵەن دین خۆی هەمووی سیاسەتە بەڵام ئێمە سیاست ئەو دیبلۆماتکاریە ناڵێن کە کوفری عالەمی پەیڕەویەکا و بە کوفری خۆماڵیش بەدوای کەوتو ئێمە بەڕێوەبردننی کاروباری خەڵکیاڵین لە ڕێی دین و دنیاوە سیاسەتە کاری پێغەمبەران بۆ رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ كانت بنو إسرائيل تسسهم الأنبياء كلما هلك نبي بعث الله نبيا عقبه بني إسرائيل فەرمێ پێغەمبەران کاروباریان بەڕێوەبردن هەر پێغەمبەرێ لەناوە چوو الله جل جلاله پێغەمبەرێکی تریانات بەڵام بۆ ئێمە العلماء ورثة الأنبياء کاری پێغەمبەران ئەو سیاسەتە بۆ بەڕێوەبردنە بۆ علەماش چین میراتگری پێغەمبەران کەواتە لەو بەو میراتی ئەوان ئەو خەڵکە بەڕێوەبن بۆیە ئەوە کاری مامۆسای ئاینی شارەزایە لەو بوارەیە کە بێ ئەو بابەتانە قسەی تیا بکە و بەڕێوە بیبا بەڵام بەچی شارەزایی لە قورئان شارەزایی لە حەدیثی رسول الله صلى الله عليه وسلم و بە شارەزایی لە ئەقوالی سەلەف لەسەر بابەکە و لەوە نەچێتە دەرەوە بۆ خەون و خەیاڵات و خورافیات و بۆ ئاثار و ئەقوالی ضعیف و بۆ بابەتانە حتا هەندێک ئەقوال کە ضعفەکەی کەمە توانێت بەکاری بێنێ بۆ شەرحی ئەقوالە صحیحەکانی تر بگرێ ئێمە سەلەف باسییان بابەتانی کردووە جیل بەجیل هاتووە ئێمەش باسیەکەین حتا ئەبوو هورەیرە خەڵکیەدی لە بازاڕی ئەگەر تۆ مابووی عیسا دابەزی سەلامی لێ بکە بڵێ ئەبوو هورەیرە سەلامی لێ بکە چۆن ناوێ قسەی تیا بکرێ ئەی رسول الله صلى الله عليه وسلم بۆ کێ فەرموو بۆ ئێمەی فەرمووە قسەی تیا بکرێ ئەسڵەن ئەم فەرمودانەی رسول الله صلى الله عليه وسلم کە فەرموویەتی چۆنە ها ئەڵێن ساڕوخێکمان هەیە قارا بڕێ فەرمودەکانی رسول الله صلى الله عليه وسلم سەردەمە بڕن بۆ هەموو سەردەمەکانە بن حتا عیسا دابەزێتەوە کاری پێکە بۆیە لە هەموو کاتێکە هەر کەسێ شارەزای بێ ئەتوانێ بیا بە گوێی خەڵکە واتوانێ ئەو پێشهاتانی پێشی کاتەوە کە هاتووە ئەنجا فەرمودەکان زۆر ڕوونیشن بۆ بەرچاوڕوونی بۆ ئێمەش وتراون ئەی کێ بڵێ کابرای کافر بێ بۆمان شەرحکە بە ناوی سیاسەتەوە بۆ بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ شەرحەکەی نا ئێمە شەرحەکەین وەکو خۆی گەێنین بۆ خەڵکەوتە ئیشی ئێمە تر ئەگەر الله جل جلاله تەوفیقی دابینەوە لە خۆیەوێتی وەگەر شتێکیش نەمان پێکابێەوە لە نەزانی خۆمانەوە بۆ یاخود لە کورد بینی خۆمانەوە بۆ یاخود لە تێنەگەشتنی خۆمانەوە بۆیە تۆ ئیشی تۆ ئەوەیە گوێ بگری لەوەی کە پێکاومانە گوێ بگری لەوەی کە پێکاو ئەنەوەشی نەمان پێکاوە ئەتوانی وەلاینێ وەلانانی باشترە بڕۆی بۆ لای ئەو کەسەی تر کە پێکاوێتی وا گونجێ
هەندێشت ئێمە پێکابێتمان هەندێشت خەڵکێکی تر پێکابێتی مەرجنیە هەموو یاری ئێمە پێکابێتمان کەسمان ناتوانین بڵین لەم بابەتە ئێمە بەڕەهایی هەمووی پێکاومان بەڵامی تر ئەوەی کە پێکاوێتی دیارە لە ناو خەڵکیان دەرکەوتوەشینەی پێکاوە بە هەمان شێوە دیارە لە ناو خەڵکیە دەرکەوتووە ڕوو لە بابەتەکە ئەومەسا لە کوی ئەم پرسیارانی کە کردمان سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بەگشتی ینی چ شتێکی بۆ چاوەڕوان کراوە یان چ شتێک ڕوو هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە پێی دەقەکان کە هەیە لەسەری بۆ جیهان بەگشتی ئەوەی کە لە دەقەکان و لە ڕووداوە مێژوویەکانی ڕابردووە کە سولە نەکەونیەکان ڕووی داوە لە ئەشراتی ساعەیە چەقی ململانەکانی جیهان هەر ئێرەیە یعنی بێ هەر چاوەڕێی ئەو ئاژاوە و شەڕ و شۆڕ و بابەتانە ببین لەبەرەوەی باسمان کرد کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگەکەی لە چییە و فیتنەکانیش هەمووی لە مەشریقەوە دێ هەندێکیشی لە مەغریبەوە دێ لەکوێ هەر بەیەکەکەن هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەیەکەکەن بۆیە لەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمە وەکو فەرمودەکان چاوەڕێن ڕووبە بەردەوامی شەڕ و شۆڕ کەمبوونەوەی فارس و نەمانی کەمبوونەوەی عەرەب و نەمانی و زۆربوونی ڕۆم وصلح لە بینی مسلمانان و ڕۆما و لە ناوبردنی دوژمنێکی مشتەرەکیان وەکو لە حەدیثەکانە هاتووە و دواتریش غەدرکردنی ڕۆم کە لەو کاتەیەوان زۆرترین کەسیشن و دواتر ڕوودانی مەلحەمەی گەورە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ناوی بردووە مەلحەمەة الکوبرا و سەرکەوتنی مسلمانان تیایە بەسەر ڕۆمەکانە و زیندووبوونەوەی خلافەتی ئیسلامی و دەرکەوتنی مەهدی و دەرچوونی دەجال و دابەزینی عیسا کوشتنی دەجال و خۆشحاڵی بۆ مسلمانان بۆ ماوەی 40 ساڵێک دوای و هاتنی یەئجوج و مەئجوج دوای هاتنی یەئجوج و مەئجوج و لە ناوچوونی ئەوانیش ئیتر ئەوەی کە هاتووە باسمان کردووە بە دوور درێژی من ئێستا بە کورتی و پوختی ئێڵێم ئەوەیە مێنێتەوە لە نیشانە گەورەکان ئەوانە ڕوو بدا و کۆتایی بە جیهان بێ کۆتایی بە ئینسانیەت مامۆستا لەم جەنگانەدا بێ هەڵوێستی مسلمان چی بێت یعنی مسلمانە بێت چ کارێ بکات وەڵاهی لەم جەنگانەیە کە ڕوویە پێش هەموو شتێ ئەبێ هەوڵ بە بەرچاوڕوونیەکی تەواو لە فەرمودەکانی ڕەسوڵ الله وەرگرێ صلی الله عليه وسلم شارەزایان بێ ناکرێت تۆ بکەویتە ئەم ڕووداوە گەورانە و بێ ئاگابی لێی نابێشتی وە تۆ وەکو مسلمان بێ ئاگابی لەم ڕووداوە گەورانە چونکە پێچێ لەگەڵ تەرەفی بەتاڵا بڕۆی ئاگاش لە خۆ نەبێ کە ئەمڕۆ خەڵکێکی زۆر لەگەڵ تەرەفێکی بەتاڵا ڕۆشتۆ ئاگاداری خۆی نییە سەبەکەی چییە ناگاداری دینی حەقە ناگاداری ململانەکانە ناگاداری تەرەفی حەقە ئاگاداری چی نییە بۆیە بە حەزی خۆی بە طەبیعەتی خۆی بە هاو ئارەزی خۆی دوای یەکێکەکە لەو لایەنانەی کە دڵی گرێ و دڵخوازێتی و تەواو هیچی تر ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم گرنگە ئینسان بەردەوام پەنا بگرێ بە ئەڵڵا جەل جەلالوه لە فیتنەکان چونکە ئەمانە فیتنەن و حربەکان گەورەترین فیتنەکان چونکە هەم دین و هەم خوێن و هەم ناموس و هەم ماڵ و هەم با بڵێن هەموو شتێکی تایە زەوتەکرێ و هەموو شتێکی تایە لە ناوە برێ بۆیە بێ ئینسانی مسلمان هەوڵ بدە بەردەوام پارێتەوە لە ئەڵڵا جەل جەلالوه کە بپارێزێ لە فیتنە وەکو چۆن دوعاکانی ڕەسوڵ الله شاهیدە اللهم اجنبني الفتن ما ظهر منها وما بطن يا وإذا أردت فتنة بالعبادة نقبض إليك غير مفتون ودعاء كوتاي تحيات كرونا اللهم إني أعوذ بك من عذاب القبر من عذاب جهنم ومن عذاب القبر ومن فتنة المحيا والممات ومن فتنة المسيح الدجال ودعاء الرن وأنا هم هي ما خالد دوم دعاء كان بدل وبكيتو دا وبكي الله جل جلاله بتبارزك وحذيفة فرمي إلا كسر رزق عليه بيتياك دعاءك وكدعاء كسيك غرق بوبه خالي سيم تو پشتی هیچ ظالمێ نەگری ئەگەر 10 ظالم بە شەڕ هاتبوون پشتی هیچیان نەگری بۆت نییە یعنی تۆ پشتی فارس ئەگری 3 ملیۆن سونایان کوشتۆ لە عێراق و سووریا چۆن پشتی ئەگری چ حەقە پشتی ئەگری سوکایەتی بە هاوسەرانی ڕەسوڵ الله بە سەحابەکانی ڕەسوڵ الله کە صلی الله عليه وسلم باوەڕی بۆ قورئان نییە بۆ شێوەی کە بۆ تۆ دابەزێ و بۆ محەڕەف ێزانی چۆن پشتی ئەمە ئەگری ئێلەولاوە پشتی ئیسرائیل ئەگری بۆتنێ هەمان شێوە پشتی گاور و جوولەکە بگری کە ئەشەد الناس عداوة للذين آمنوا بۆیە هەمان دژمنی پێغەمبەران ئەوانیش دژمنی هاوڵانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لێیان گەڕێ و حەقیقیان نەبێ و سنەتی کەونی الله سبحانه وتعالى وایە کە ظالم بە ظالم لەناو بەرێ لولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض الله جل جلاله ئەگەر هەندێک لە خەڵکی بە هەندێکی تری لەناو نەبا هەموو زەوی فاسی دەبێ بۆیە بێ ئەوان یەکتری لەناو بەرن وەکو ئیمامی مالیکە فەرمێ الله سبحانه وتعالى ظالم بظالم لنا وبا
ئەو ظالیمە ئەمێنێتەوە لاوازێکە دوای مسلمانان زاڵە بن بەسەریە ئەهلی حەق زاڵە بن بەسەریە ئەوە سونەتی کەونی الله عز وجل وا ڕووەدا وەیەتەبوونیش وەخاڵی دووە ئەو اعتیادی دڵخۆش بی بە لە ناوچوونی هەر کەسێ کە دەستی هەبووە لە کوفر و شیرکە و لە ڕشتنی خوێنی مسلمانە بە نەحەق دڵخۆش بی ئەوانەی کە فتوا و بڕیاری قەتڵ و عام و لە توپەتکردنی مسلمانانی سوننەیان دەرکرد لە عێراقیش و لە سووریاش کەسیان بەساغی نەمردن هەمویان بە لە توپەتکراوی نێشتە تۆڵەی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە و ئەوانشی لە غەزە کە مناڵ و پیر و گەنج و گەورە بچووکی مسلمانانیان لە توپەت کرد بە ئینشاء الله خۆشیان هەمان شێوان لێ بەسەر دێ و هەندێکیشیان لێیان بەسەر هاتووە بەردەوامی ژەبن ئەمە شتێکی ڕوونە ئەبێ ئێمە پێمان خۆش بێ کە الله سبحانه وتعالى تۆڵەی ستەم لێکراوەکان ئەکاتەوە لەو کەسانی کە ستەمیان لێکردوون بە هەر شێوەیە پاشان دوعا بکەین الله جل جلاله و ئەهلی حەق لەو بینەیە سەریک پارێزراویکە زەڕبەی لێ نەدرێ بمێنێ سەرکەوتوو بێ و مەشروعی فارز هەمومانی بینن کە مەشروعەکە چیە تەوەسعیە ئەوێ فراوان بێ و قەڵەم ڕۆی خۆی زیاکە و دەسەڵاتی خۆی و هێزی خۆی بسەپێنێ لەو لاشەوە مەشروعی یەهودیش هەروایە هیچ داوای بینی نیل بۆ فراتک یعنی ئەم دوو مەشروعە هیچی لە بەرژەوەندی ئێمە نییە هەردووکی زەرەر لە ئێمەیە وەکو موسڵمان و ئەهلی سوننەت و جەماعەت باشە هەردووکی قازانجی خۆیەوەی تر بۆ ئێمە دڵخۆش بین بە یەکێکیان و بۆ خەفەت بخۆین بۆ لایەکە يعني بچ حقه ويم صراعنا لقديم شاهبه يعني فارس وروم شريانه كرت رسول الله صلى الله عليه وسلم بي خوش بك روم لفارس بريته بولا بري شري كم تربو لفارس لم حالة أنا مجتواني برين كمان شري كم ترى با أو سركي بسر يتريانا بلام لا استايا معادلة وأجر وابو مطلق يبي الله يشتكي دروزنية لا يبيكي لبروين ديومانه هیچ یان شەڕیان لەوی کەیان کەمتر نییە خراپترن بگرە ئەگەر بێت و کە من وایە بینم ڕۆم ناکشێتەوە لەم شەڕە دژی فارس چونکە ئەگەر بکشێتەوە فارسە بێتەوە بە ئیمپراتۆریەتێکی جارە و ئەم ناوە زیاتر قوتەیە و ئەوەی کردوێتی سیاقاتی ئەوە زیاترەکە لە منتیقەیە لە کاتێکە ئەگەر دیقەت بەی بەگشتی ئەم منتیقەی کە بەدەست خۆیەوە بە هیلاک چوو ئەو هەموو خەڵقی تیا کوشت و تیای فەوتان ئێستا سەیرەکەی هاوسۆزی هەیە بۆی دەبەخوا بەوەش نازانێ دەسەڵاتی کەوتەوە دەست هەمووی تاوانبارەکە و هەمووی لەناوە هەر تاوانباریانەکە بۆی کە ئەوان بوونەتە هۆیەوەی کە خۆی ئەوەی لێ بەسەر بێ کە ئێستا بەسەری هاتووە بۆیە بەڕاستی ئێمە لەم بابەتەیە ئەبێ ئەم خاڵانە جێبەجێ بکەین ئاگاداری خۆمان بین نەبینە تەڕەف بۆ هیچ لایەنێکی چکە بەڕاستی لە زوڵمەکانیانە بەشدارە بێ هەڵیگری ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكهم النار ابن عباس فرم ميلي ضل بو هیچ ظالمێنە بێگنا ئاگرەکەی وەتگرێتە ئەوە بابەتەکە مامۆستا دوو پرسیار ماوە تایبەتە بە خۆت هەندێک کەس ئەو ڕوونکردنەوەی کە لەسەر ئەم بابەتانە ینی پیان وایە کە تۆ لە ڕوونکردنەوە قسەکان تا دژێکیەک هەیە ینی وا تەماشایەکەن قسە چییە لەسەر ئەم بابەتە ئەنوای بینن وا دیارە بۆ بێ نرخکردنی ڕوونکردنەوەکانەوە قسانەکەن ئیگنا بۆ نمونە یەکێ لەوانەی کە باس کراوە گوایە من پێشووتر وتومە ئێران شیعە لەگەڵ خۆیانە لەگەڵ خۆیان نبوو کە بەرژەوەندیەکانیان پێکەوە نەما بوون بە دژبەیەک شتێکی تەبیعیەوە ڕوەدا ئەحمەدی نەژاد خۆی وایوت ڤیدۆکێ هەیە لە یوتیوبە وتیانی ئەمریکا هێرشەکە دەسەرێوتی نەخێر ئەمە زوو کە سەرۆ کۆمار بوو وتیان بۆ وتی لەبەرەوەی لە عێراق و لە ئەفغانستان ئێمە یارمەتیمان ناوە يعني تنسيق ما نبوه تيما نبوينا أنا عراقي بوجيرا ونا أفغانستاني بوجيرا هي مرة كوتني نا يعني شيء يارمتي داني يكتري شيء يعني وشان صالة بمعلوماته إيران مجالي بيدرا وركوتني تومي شيبو ككرا لسردمي أوباما كأو مجال فراواني بيدان لعراق سنة بتوينه لسوريا سنة بتوينه للبنان سنة بتوينه وابويانا ده صلاة يام بقات غزش ئەوانیش بکەن بە تابیعی خۆیان چی بۆ ڕێکەوتنان يعني ڕوون نییە یا قسەیەکی تر گوایە من وتومە هەتا ئەو پشتێنەیە بمێنێ بە دەوری ئیسرائیل ئیسرائیل ناڕۆخ ێسەشێ لێم هەتا ئەو پشتێنەیە بمێنێ بە دەوری ئیسرائیل ئیسرائیل ناڕۆخ لەبەرەوەی ئەو پشتێنەیە نایەڵێ هێزێکی سونی دروست بێ کە ئیسرائیل لەناو بەرێت
ڕوونە هێزێکی سنی لەو پشتێنەی چواردەوری ئیسرائیل لە لوبنان و سووریا و فەلەستین و ئوردن دروست بێ ئیسرائیل خۆی ئەگرێ لەوێ هێزێکی سنی مسلمانی بە حەق خۆی ناگرێت لەوێ و هەرگیزیش نەهاتووە لە دەقەکانە پێمان بڵێ ئەوانەی گوێ نەدەن بە هاوسەرەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پیان هەڵێن زیناکار و بە سەحابەکانی ئەوانن فەتحی بەیت المەقدیسەکەن و خلافەت زنوەکەن و چ دەقەیاتەوە بڵێ تا تۆ ئەوان بە ڕزگارکەری فەڵەستینیەکان بزانی و بە لەناوبەر ئیسرائیلیان بزانی نەمەوە ناکەین وا ناڵێن بۆ دوش بەیەک نین ئێستا ژێڵێم لە ناوچوونی ئەو پشتێنەیە لەویایە دروستبوونی هێزێکی سنی و لە ناوبوونی ئیسرائیلێت لە قسەی بۆ دژبێک دژبێکی کتیانە ئێستا باسی بابەتێکمان کرد بۆ تەدبیریەکان یارمەتی یەهودیان خۆ دژوونیەک بەسمان نەگر خاڵی هاوبەشیان چییە کە خاڵە هاوبەشەکە نەما دوای چیەکەن ئەمەڵە یابێ من ئەو لە ناوبەرم یابێ و لە ناوبەرم ئەمەش هەمان شتە جارە دژمنێکی هاوبەشیان هەبوو کە بریتی بوو لە مسلمانە سونیەکان لە هەموو دەوڵەتەکانی ئەم مەنتیقەیە کە هەمویان لە ناوبردن مەسالیحەکانیان پێکدادان دروست بێتیان ئەمریکا داوای لێکردن بکشێنەوە لەو دەوڵەتانە ئیسرائیل داوای لێکردن بکشێن لەو دەوڵەتیان ناکشێنەوە هاتوونەتە ناوی لێ خۆین و لێ ژین و لێ گەورابین و خەڵکەکەیمان کردو بەهی خۆمان و ئێمەش تەماعی خۆمانمان هەیە و ئیمپراتۆریەتمان هەیە و بوومانە لە ڕابردووە و ناکشێنەوە بوو بەشەڕیان شتێکی زۆر تەبیعیە لەسەر مەسالیحەکانی خۆیان ڕێک و دوایش لەسەریشی بەشەڕ بێن بۆ ئێمە کەوامان وتووە لەسەر ئەو بڕیارانە و ئەو بابەتانە وتومانە کە دیومانەوە واشە واش بۆ هەتام دەقێ ئێستا کەوانەماوە وە کە زانیمان بەرەوە چێوانەمێنێ باسمان کردوا بوویان مان لێدرێ بەسمان ناڕۆخی بچووکەکرێتەوە بچوویژەکرێتەوە ناڕوخێنرێ ئێستا ئەمریکا و ئیسرائیل بۆ یەکێکە گەڕێن لە ناو شیعەیە کە کۆیلایەتی بۆ خۆیان بکاودانێن ئەگەر یەکی هەبێ ئەویان بۆ بکە لی نادەنی تر چونکە خۆ ترامپ ڕوونە وتی کەس نییە جارێ دانیشە دانوسانمان لەگەڵکە یعنی بێتە ژێر مەرجوبارەکانمانەوە بێ بە کۆی لەمان کە بە کۆی لەمان کێشەمان نییە با بە شیعەتی بمێنێت کێشیان نییە لەگەڵ دینەکەیان و کوشیان کێشیان لەگەڵ خاڵانەیە کە بەرژەوەندیەکان ینی خسوەتە مەترسیەوە لە منتیقەیە ئێستا ژەو خاڵانە قوبولکەن ڕێکەکەوینەوە ڕدانوسانەکەین ڕێکەوین و کێشەمان نییە خۆ دیارە ڕوونە بابەتەکان بۆیە قسەی ئێمە هیچ دژبەیەکیان نییە بەس ئەوان وای لێکەن دژبەیەک بە یاخود ئەوان لی تێناگەن ئیتر بیرکردنەوەکانیان هەرەوەندە بڕەک کەوا تێبگەن دژبەیەکی نادژبەیەک نییە بابەتانەوەی ڕوونە شتەکان و بچووکیش یەکەنەوە هەروەکو باسم کرد و بچووکیش بۆ تۆ ئێستا بەشی خۆی لەو چێ بچووکتریش بکرێتەوە لێشی ناگەڕن تا بچووکتری نەکەنەوە و ئەو کاتە کە یەکێک سەرکردایەتی ئەوەی کرد ئایدی خۆیان بوو دەرچوونی دەجالەکەشیان ئاسانە بێت چونکە لێوەیە ئەوە شتێکی ڕوونە بۆیە نایانەوێ ئەوێ کاول بێ و بۆ معلوماتە شعبی ئێرانی شعبێکی با بڵێن واهەیە بەرچاو ڕوونە وڵاتی خۆی خۆشە نایەوە کۆی عێراقی لێبێ نایەوە کە سووریای لێبێ نایەوە کاول بێ نایەوە وێران بێ بۆ معلوماتەوە شیعە بن و سونە بن و فارس بن و تورک و ئازەر و کورد و هەر نەتەوەیکی کە بنەگەر دیقەت بێ وڵاتی خۆیانیان خۆشە ئەیانەوی پارێزن پێیان ناخۆشە ڕوبەڕوویەوە بێتەوە بەعکس هێندێ وڵاتی ترەوەکە خواخوای بوو کاول بێ وایە زانی خۆشە بێ ئەوەی لێ دروست بۆ کە لێ دروست وە قورسە ینی ئێرە ئەمریکا و ئیسرائیل باساین دەرناچن لەم بابەتە لەگەڵ ئێران مامۆستا من کۆتا پرسیارم لە خزمەت ئەوەیە کە خەڵک تاوانبار دەکەن بەوەی کە کاتێکم بابەتانە باسەکەی بابەتی ئەم شەڕ بیان بەگشتی و بەتایبەت کە ئێستا کاندێک بابەت باسەکەی لەم چەند ساڵەیە خەڵک وا بینێ کە تۆ دژی خاڵێگەتی دژی خەڵێگەتی دژی ئەو شاری کە تیا ئەژیت ئێمە وەکو موسڵمان قەناعەتمان وایە ئیسلامی حەقیقیەمان باتە بەهەشت وایە تا ئێستا وتاری من بە عەرەبییە دیدەم بە فارسی یاومە نەمبینیە بە تورکی نییە بە ئینگلیزی هەر بەچی وتومە بە کوردی وایە کاتەمێ ئەو کوردە بە ئیسلامە حەقا ئاشناکە بچێتە باشت کێ لەوە دڵسۆزترە بۆ میلەتەکەی ئەگەر ئەوەیە بەرمی لە نەوتی بەنێ و غازێکی بەنێ و خواردنێکی بەنێ و چەوراوێک و معاشێک و کۆیلانەیەکی بەنێ من باشتمێ بۆی هەتا هەتایی ئەنجا لەو لاشەوە لە ڕووی مادیەوە من چ زەرەرێکم ماوە لە میلەت ماڵیم خواردووە ناموسی مەتک کردووە خاکیم فرۆشتووە چیم لێ کردووە هیچ کاتە تاوانبارکردنی من بەوە بوختانێکی گەورەیە ڕوون و ئاشکراش دیارە ئەوەی لە دنیا لە دەستما بوو بێ وەکو ماڵی خۆم کەسابەتی خۆم حاڵ و ژیانی خۆم ئەوەی لە چواردەورم بێ ئەزانێ کە
هەر کوردێ لێم هۆ نزیک بووە بە شایستەم زانی بێ استفادەی لێ کرد ماڵی میلەت ناڵێم ماڵی خۆم ئەڵێم ماڵی میلەتم بەدەستەوە بۆیە قەت نەمە خوارد چونکە ماڵی خۆم ناخۆمە یم بە خەڵک ئێستا ماڵی میلەت بخۆم قەت شتی وا ناکەم و من ماڵی میلەتم بەدەستەوە ناشمێ بەدەستمەوە ئەمانەتە ناگرم ماستەی خۆم ئەوە بە کەسێک توانایی ئەوەی هەبێ وەختە دەرەکەوێت ئیتر بەچی ئەڵەی بۆ بسەلمێنم کە ئێمە میلەتی خۆمانمان خۆشەوێ خۆشەویستی میلەتی خۆشمان بە دین نەزانین ساوان خۆشیانە بەس بە دینی نازان بە نەتەوایەتی ئەزان ئێمە بە دینی ئەزانین کەواتە خۆشەویستیەکە ئێمە گەورەترە ڕاستترە پاکترە جوانترە و هیچ کەسێکی جۆ ئێمە باسی خاکی کوردستان و باسی میلەتی کوردی نەکردووە بە پێی دەقەکانی شەرع کە ئەبێ مامەڵەمان چۆن بێ لەگەڵیانە و چۆن بێ لە ناویان خۆمان بە بەشێ لەم وڵات و خاکە ئازانی و ئەمە شتێکی ڕوونە کە ئەسڵەن بەشێک لە سزا کە لە قەدیمە یەهود هی یەکتری داوە دەرکردنی بۆ لە وڵات و نەتەوە ژیان و حاڵی خۆی باشە ولا تخرجون أنفسكم من دياركم لە وڵاتی خۆیانەوە دەریان منێنەوە عقوبەیەکی گەورەیە و ئێمە قبوڵمان نەکردووە لەم وڵاتەش دەرچین کە چەندین هەلمان بۆ ڕەخسا و پێشنیارمان بۆ کرا و خراوەتە بەردەستمان لەبەری وڵاتەکەی خۆمانمان خۆشەوێ خاکی ئاوی خەڵکەکەی بەخوا هەمووی بەهەشتمانەوێ بووی و ئەوەش بە باشترین شتە زانیم بۆیە لەسەر ئەوە شتێکی تر نیە ئەوەشمانەویست بۆیە بەس بەهەشت گەورەترین شتە بۆیە ئەوە تاوانێکی تاوانبارکردنێکی بێبنەمایە و ڕوونیشە قسە و کردار و هەڵوێستمان کێ بەخەم بووە بۆ میلەتی خۆی بە کێش دژی بووە مامۆستای بەڕێزبنی شتێکم نەماوە ئەگەر بڕێستان شتێکتانە بێ قسەیەکتان نەبێ بابەتێک بێ باز نەکراوێ بەگوێی بینەدارم بیسەرانە بیە وای کۆتا بابەت کە بمێنێ بێڵم بریتە لەوەی کە ئەم شیکارانە کە ئەیکەین ئەم پێشهاتانە کە باسەکرێ و تاوتوێکرێ بەم شێوەیە هیچی بۆ نییە بڵین ئەمە ئێستا ڕوایە ئێمە ئەڵێن لە دەقەکانی شەرعە ئەمانە هاتووە بەو شێوە هاتووە لە ئایندەیە ڕوایە کە خۆمان بینیمان بە زەقی لە ناو خۆمانە ئەڵێن پێچێ ئەوە بێ ئەوەش نەبوو پێچێ دواتر ڕووبە کە ئەم بابەتانە لە سەردەمی ئیمامە کۆنەکانی شاقسەی تیاکرا و شیکاری بۆ کراوە هەندێکی هەر لە سەردەمی سەحابەیە بۆی کراوە لە سەردەمی تابعینە بۆی کراوە هەتا سەردەمەکانی ئێستش بەسەر ئەوە غەیبە الله سبحانه وتعالى خۆی ئەزانێ کەی دێ يسألونك عن الساعة أنا مرساها قل إنما علمها عند الله عند ربي لا يجليها لوقتها إلا هو خۆی ئەزانێ بەڵامی تر پێشهاتەکانی پێوتوین ئێمە بەردەوام باسیەکەین چونکە واجبی سەرشانمانە باسیکەین بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو وە ئەگەر ئەبەو شێوە دەق هاو دەق ڕوونەیە دوایی مەیە دەق بە درۆخەیتەوە یاخود ئێمە بە درۆخەیتەوە بەڵکو لەوە ئەچێ لە ئایندەیە ڕوو چاوەڕێک ئەوە کۆتاشت مامۆستاژ ئەندەستە خۆش بخۆی پڕگار جەزات باتەوە گەورە سەلامەتتان بووینە عەزیەت بۆ لەکاتمان گرتی سپاس دەکەین کە میوانداریەت کردین دەسەکانە خۆش بێ ئێمە لە کۆتاییە هیچ شتێکمان نەماوە و هیوادارت توانی بێتمان جوابی ئەو پرسیارانە بینەوە کە هی خەڵک بوو هی خۆشمان بووە و داواکارین لە خۆی پەروەردگار هەر تاکێکی موسڵمان هەیە لەسەر ئەم زەویە و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بیپارێزێ و ساق و سەلامەتی کا و الحەمدولله